پرۆژه یاسای بودجێ 2020 عێراق تا ئێستا نەهاتووە بۆ پەرلەمان لە ڕاستیدا هۆکاری نەهاتنەکەی ئەوەیە کە حکوومەتی عێراقی ناینێرێ لەبەر دوو سەبەب یەکەشیان ئەوەیە کە بەڕێز عادل عەبدولمەهدی ڕایگەیاندووە کە ئەوان حکوومەتی کاربەڕێکەرن و ناتوانن پرۆژه یاساکە بنێرن بۆ پەرلەمان و حازرە بۆ ئەوەی حکوومەتی داهاتوو کە دروست کرا بینێرێ. سەبەبی دووەمیان ئەوەیە کە کورتێنانێکی زۆر لە پرۆژه یاساکەدا هەیە، نزیکەی 48 تریلیۆن دینار عجز کورتێنان هەیە و تا ئێستا حکوومەتی عێراقی نەیتوانیوە تغطیەی ئەو کورتێنانە بکە ئەگەر مخەتەتیش بێ، یعنی ئەگەر بە پلانیش بێ تا ئێستا نەیتوانیوە لە ناو پرۆژه یاساکەدا بەڕوونی ئاشکرا بکە کە چۆن ئەم کورتێنانە پڕ دەکاتەوە. لە ڕاستیدا ئێمە پێمان وایە کە ئەمە هەڵوێستێکی سیاسی حکوومەت بوو یان بەڕێز عادل عەبدولمەهدی بوو لە بەرامبەر ئەو فشارە زۆرانەی کە لەسەری دەکرا، چونکە لە ڕووی یاساییەوە لەو ڕۆژەی کە دەستیان لە کارچێشایە واتە بەڕێز عادل عەبدولمەهدی نامەی دەست لە کارچێشانەوەکەی پێشکەش کرد، پێش ئەوە لە کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی وەزیران بڕیاری پەسەندکردنی پرۆژه یاسای بودجێ 2020 عێراقیاندا واتە بە تێکڕای دەنگ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەنگیان لەسەر پرۆژه یاساکەدا و پەسەند کرا و لیژنەیەکی بۆ پێکهێنرا بە ئەندامێتی وەزیری دارایی وەزیری فلاندانان تاوەکو کورتەکانی یان با بڵێن ژمارەکانی ناو پرۆژه یاساکە تەواو بکەن و بینێرن بۆ پەرلەمان. بەڵام دوایی طبعا بەشێکی زۆر لەلایەنە سیاسیەکان و پەرلەمانتارانی عێراق دژی بەڕێز عادل عەبدولمەهدی قسەیان کرد و بە تایبەتی خۆیان مەڵاستدا بوو بۆ ئەوەی کە هەر پرۆژه یاساکە بێت لە دژی پرۆژه یاساکە قسە بکەن و پرۆژه یاساکەش دارەچی دیکە لە دژی بەڕێز عادل عەبدولمەهدی بەکاربێنەوە بۆیە بڕیاری دا کە پرۆژه یاساکە نەنێرێ.